چەندان ناوە سلێمانی چاوەڕێوە چن؟ بەڵێ کاژین دیارە ئەم ڕۆژ هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو ژمارەیەکی بەرچاو لە مامۆستایانی شاری سلێمانی لە بەدەم بەڕێبەرێتی پەروەردەی ڕۆژئاوای شاری سلێمانی لەسەر شەقامی شاڕێی سالی سلێمانی کۆبوونەتەوە و هاوشێوەی ڕۆژانی تر جەخت لەسەر داواکاریەکانیان دەکەنەوە بڕیاریان داوە ئەم خۆپیشاندانەی ئەمڕۆ بەردەوام بێت وەک ڕۆژانی ڕابردوو. دیارە ئەمڕۆ 18هەمین ڕۆژە کە مامۆسایان بایکۆتی پرۆسی خوێندنیان کردووە لە سنووری پارێزگای سلێمانی و 18هەمین ڕۆژە کە مامۆسایان هێنە سەر ئەم شەقامەی کە ئێستا منی لێ ڕاوەستاوە و درێژە بە ناڕەزایەتەکانیان ئەدەن. هەر ئێستاش ئەوەی کە لە پشتمۆ دیارە ژمارەیەکی زۆر لە فەرمانبەرانی دادگای سلێمانین کە جیاواز لەم خۆپیشاندانە بەرەو ئێرەوەیان کە ئێستا سەرەتای خۆپیشاندانەکە گەشتنە ئێرە کە ژمارەیەک فەرمانبەری دادگای سلێمانین و جیاواز لەم خۆپیشاندانەی ئێرە لە سلێمانی لە چەند ناوچەیەکی تری لە چەند شوێنێکی تری شاری سلێمانی خۆپیشاندانی فەرمانبەران بەڕێوە ئەچێت وە مامۆستایان و فەرمانبەران جەخت لەسەر داواکاریەکانیان دەکەنەوە و داواکەن موچەی سێمانگی ڕابردوویان پێ بدرێت. ئەمڕۆ جیاواز لە ڕۆژانی تر مامۆستایان دەیانەوێت بازنەی داڕزایەتەکانیان فراوان بکەن و دەیانەوێت ماوەی 2 ڕۆژە ژمارەیەکی بەرچاوتر یاخود ژمارەیەکی زیاتر لە مامۆستایان بەشداری خۆپیشاندانەکەیان کردووە. کاشی نەگەر دەرفەتە بێ لای چەند مامۆستایە خۆیان لە زاری خۆیانەوە هۆکاری بەردەوامی خۆپیشاندانەکەیمان بۆ بگێڕنەوە. مامۆستام کاتت باشەگەر پێمان بڵێ ئەمڕۆ جیاواز لە ڕۆژانی ترەتانەوێت چی بڵێن؟ ئەمڕۆ پێشەکی هەر لە بەیانی سعات 8ەوە هێزە ئەمریکان چالاکە مەدەنیەکان ویستیان خۆپیشاندانەکەمان پێکۆتایی ببێنن هاتنە لامان و هێزێکی زۆریان کۆکردێتەوە هەیەن ئێستا ئێرە کراوە بە سەربازگا. ئێمە وەکو هەموو ڕۆژێ پەیامان دووپاتەکەینەوە بۆ بەرپرسەکان بۆ بەرپرسانەی کە مێشکیان خاڵیە وەکو بانقەکان بۆ بەرپرسانەی کە چەند ساڵە دەستیان گرتەوە بۆ کورسیەوە ئەم وڵاتیان ڕوتانۆتەوە بۆ بەرپرسانەی کە چاوێک ناژێڕن بزانن وڵاتانی ئەوروپا وڵاتانی وەکو تورکیا وڵاتانی وەکو فنلەندا وەکو دانیمارێک بەل لە سایات چەندی سامانی سروشتیان نەژین بەڵام ئەمان هاتوون داڕمانیان دروست کردو لە وڵاتە سامانی سروشتی ئەم وڵاتیان هەمووی ڕوتانۆتەوە بە حساب بۆ خزمەتکردنی میلەت. بەڵام بەداخەوە ئەمان چەندین کۆبنەوەکەن لەسەر کۆتایی هێنان بەم خۆپیشاندانانە بەڵام کۆبنەوەیەک ناکەن لەسەر ئەوەی ئەم مافانەی مامۆستایان و فەرمانبەران جێبەجێکەن و ئیشی لەسەرکەن. شتێکی ئەگەر بینکەیت شتێکی تریش کە پێکەنی ناویە لە وڵاتە شتێک هەیە بە ناوی وەزارەتی پلاندانان. ئەگەر ئەم وڵاتە وەزارەتی پلاندانانی هەیە بۆ ئەمە حاڵەکەیەتێ ئەو وەزارەتی پلاندانانە من داوایان لێکم شۆڵیکەن و بیکەنە چاخانەیەک بیکەنە شوێنێک بۆ حەوانەوە ئەو گەنجانەی کە لەسەر جادە ئەسوڕێن. دیاریکراویەوە داواکاریتان چییە؟ واتە ئێوە تەنها موچە نییە پێدانی موچەکانتان نییە؟ ئێمە یەکێک لە داواکاریەکانمان موچەیە. ئێمە ئازادی لە وڵاتە فرۆشراوە ئازادی سندراوەتەوە. ئێمە پێشمەرگەکانمان لە شەڕایە داوای موچە ئەکەین بۆ پێشمەرگە داوای موچە ئەکەین بۆ هێزەکانی ناوخۆ بۆ سەرجەم وەزارەتەکان و فەرمانبەران. ئەگەر چاوی کامێرەکەشتان بگەڕێ فەرمانبەرانی سەرجەم وەزارەتەکان ئەمڕۆ هاتوونەتە ناو خۆپیشاندەرانەوە ئەو نێتر فراوانیان کردووە. لێرەشەوە بەرفراوانی و زۆری ژمارە ئەمڕۆ وەڵامە بۆ یەکێتی مامۆستایان بۆ ئەو بەرپرسە گەندەڵانەی کە لە جامی سیارەکان و جامی بینابەرزەکانەوە سەیری ئێراکەن و ناوی ئەو مدیر و مامۆستایانە ئەنووسن کە سبەینە بە وەسی خۆیان بیانەوێ چی بکەن بەرامبەریان بیکەن. مامۆستاگیان چ لای مامۆستای تر مامۆستا هەڵوێستی هێزە ئەمنیەکان ئەمڕۆ چۆن بوو لەگەڵیەوە؟ عیبی نییە هەڵوێستی هێزە ئەمنیەکان هەروەکو ڕۆژانەیە ڕۆژانە چۆنت بە هەمان شێوە بەڵام ئەمڕۆ هەستەکەین کەزیای کردووە لەبەرەوەی خۆپیشاندانەکان بەرەو زیادبوون ڕۆشت و خەڵکێکی تری شاتۆ بڵێن لە دایرەکانی ترەوە بۆ ئێرە سەرچەوە. مامۆستا تۆ پێمان بڵێ کەی ئەم تاکەی ئەم خۆپیشاندانە بەردەوامیە لە ڕاستیدا ئەم خۆپیشاندانە کاتێک کۆتایی پێدێکە داواکاری مامۆستایان بێتە دی کە داواکاری شەقام جێبەجێکرێت کە بەرپرسە نابەرپرسەکان بێنە سەر شەقام و بێنە سەر خەت و وەڵامی خۆپیشاندەران و مامۆستایان و فەرمانبەران بنەوە کە گەندەڵەکانی ئەم هەرێمە ڕشەکێشکن کە چاکسازی ڕیشەیی لە سیستەمی سیاسی و دارایی و ئیداری ئەم هەرێمەدا بکەن کە داهاتی ئەم وڵاتە ئەبنوە کەس نازانێت چی لەکەن بۆ خەڵکی ڕوونکەنەوە داهاتی ئەم وڵاتە بەرەو چوە ڕات. ئەو کاتە کۆتایی پێدەیان وەکو جارەکانی پێشوو بە شێوازێکی سەربازی و ئەسکەتاریەت بن بەسەر خۆپیشاندەرانە و کۆتایی دەنگیان کە بکەن و بە شێوازێکی ئاگر و ئاسن سەرکوتیان کەن مەگەر بەو شێوازە
ئەگەێمە هەر بە شوازی مەدەنیانە بەردەوام بین لەسەر چالاکیەکانی خۆمان بەردەوام بین لەسەر خۆپیشاندان بەو دوو ڕێگایان وەڵامی داخوازەکانمان بنەوە یان بە شێوازێکی سەربازی و سەرکوتکردن مەگەر بۆ شێوازەوە. کاژین دیارە وەک چەند مامۆسایەک ئاماژەی داواکاری ئێستای مامۆسایان موچە یەکێکە لە داواکارەکانیان واتە جگە لەوە چەند داواکاریەکی تریان هەیە و دەیانەوێت چاکسازی ڕیشەی لە هەرێمی کوردستان بکرێتەوە لە بوارەکانی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و دەیانەوێت لایەنە سیاسەکان لەسەر مێزی بچۆکەکان ڕێکەون و ئەمانە بەشێکی و تەوەرێکی تری ناڕزایی و داواکاری خۆپیشاندانە. بەڵێ وێنەمانەوێت بابان ئەگەر زیاتر وێنەی خۆپیشاندانان بۆمان بگوازنەوە. بەڵێ بەر لەوەی وێنەکاتان بۆ بگازمەوە دەچمە لای مامۆستایەکی تر پێم خۆشە ئەویش ڕای خۆی دەربڕێ و دواتر مامۆستام کاتت باش دروش پێکاڵ گرتووە داوای موچەی 3 مانگەکەی تۆ تەنها داواکاری موچە هەیە یان خو داخوازی ترتانەیەوە؟ واللهی بێ لە موچە داواکانی ئەم وەزعە چاک بکرێن نەک لە بەرخۆمان لە چینی مامۆستا بۆ فەرمانبەرەکانی تریش بۆ ئەو مناڵەکان هەمووی بابکەونە قوتابخانە بە ئیترکە وەزعەکە باش بوو مناڵیش دەوام بکە بەڕاستی خوێندکاران هەمویان وەزعیان هەمووی شێواوە. ئێستادا تۆکو مامۆسایە دۆخی مامۆستا چۆنە؟ واللهی طبعا بەتەکیدی دۆخیان باش نییە ئەی هەر لە یعنی لە ڕووی مادیەوە لە ڕووی معنەویەوە چونکە هەموو مامۆستاکان حەز بە وەزعیان نەکردووە ئەگەر حکومەت ئەو وەزعی پێ باش نەکرێ هەروازی لێ بێ باشترە. سپاس دیارە وەکوتم بازنەی داواکاری خۆپیشاندەران و مامۆستایانی ئەمڕۆ فراوانتر بووە و ژمارەی ماوەی 2 ڕۆژە زیاتر لەو ڕێژەیە کە جاران لەسەرم شەقامە گوردەبوونەوە زیادی کردووە ژمارەی مامۆستاکان زیای کردەوە. ئەگەر هاوکارم ئەو دیمەنانم بۆ بگوازێتەوە ئەوە دیمەنی خۆپیشاندانەکەی ئەمڕۆی مامۆستایانی شاری سلێمانیە دیارە لەگەڵەوەشدا لە دروشمەکان بەردەوامە ئەو دروشمانی کە دەوترێتەوە لەلایەن مامۆستایانەوە و لەلایەن بەڕێوەبەری خوێندرگاکانەوە لەلایەن فەرمانبەرانەوە لێرە بە بڵنگۆیەک ئەو دەنگانی خۆیان دەگەێنن هەریەک بە جۆرێک گزارش لە ڕاو گزارش لە گوزەرانی مامۆستایانەکات و لەلایەکی تریشەوە بەیانی ئەمڕۆ هێزانیەکان لە کاتی داخستنی ئەم شەقامە ڕوبەڕووی خۆپیشاندەران بوونەوە ویستیانم خۆپیشاندانی کە ئێستا ئەکرێت لەسەر ئەم شەقامە نەکرێت و بچێتە بەردەم بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕۆژاوە بەڵام لەلایەن مامۆستایانەوە بەرپەرچیان درراوە و ڕێگە نەدرا کە ڕێگریان لێ بکرێت و ئێستا هێزێکی ئەمنی تونند و تۆڵ لەم ناوە بۆ ئەتا ئەم ناوچەیە لە ژێر ڕێوشوێنێکی ئەمنی تونند و تۆڵایە و هێزەکانی چالاکی مەدەنیەکان لەگەڵ خۆپیشاندەرانان و پارێزگاری لە خۆپیشاندەرانەکان. بەلێ بینانەوە مەدی دیارە